لە هەڵەبجە تەنها بەشێک لە خێزانەکان و فەرمانگە و بەڕێوەبەرەتەکانی حکوومەت کرێنشین نین، بەڵکو بە جۆرەی بەڵگەنامەکانی NRT ئەم پەیکەرەی مەولەوی شاعیر لە 1/3/2009 کرێچیە. هەر بە جۆرەی بەڵگەنامەکان خاوەن زەویەکە بۆ کری هەر مانگێک داوای 2 ملیۆن دینار لە شارەوانی هەڵەبجە دەکات. دادگای بەرایش لە سەرەتای ئەم ساڵدا بڕیاری پێدانی ئەو کرێی بە خاوەن زەویەکە دەرکردووە بە جۆرێک لە مانگی ئازاری ساڵی 2009 تا سەرەتای مانگی کانونی یەکەمی ساڵی 2013 بە جۆرەی بڕیارەکەی دادگای بەرایی هەڵەبجە سەرۆکایەتی شارەوانی پێویستە بڕی 112 ملیۆن دینار بدات تا خاوەن ئەو زەویەی کە پەیکەرەکەی مەولەوی شاعیری تێدا دانراوە. خاوەن مڵک مافێکی حقی تەسەڕوفی هەیە، مافی وەرگرتنەوەی قەرەبوویە قەرەبوو بکرێتە چ بە مادە بێت چ بە زەوی هاو شێوە بێت. ئەو شوێنەش بە هەمان شێتمون لە ناخشەی بنەڕەتی شارایە. لەم کاتەیە پارە نییە پێم وابێ بە زەوی پێشنیاریش کراوە بۆ ئەگەر بێت و بڕیاری کۆتایی پلەی کۆتایی وەگرێت بە زەوی قەرەبوو بکرێتەوە. پەیکەرەکەی مەولەوی شاعیر لە ساڵی 2009 لەسەر ڕێگای دووسایدی دەواازەی شاری هەڵەبجە لە نێو زەویەکی 200 مەتری سێگۆشەدا دانراوە. زەویەکەش لە بنەڕەتدا موڵکی هاوڵاتیەکە و سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە دوای بەکارهێنانی ئەو زەویە هیچ قەرەبوویەکی هاوڵاتیەکەی نەکردووەتەوە. لە ئێستاشدا بە بڕیاری دادگا ئەو هاوڵاتیە مافی وەرگرتنی کرێی بەکارهێنانی ئەو زەویەی لەلایەن شارەوانی هەڵەبجەوە هەیە. بە هەدەردانی سامانی گشتیە و مەجاری یەکەم نییە ئەم پەیکەرە ڕەنگە دوامین نمونە بێت، بەڵام کۆتادانە نابێت کە بەکارهێنانی سامانی گشتی بە شێوازێک کە هەمیشە حکوومەتە بێت قەرەبووی نایاساییبوونی کۆمەڵە کەس بدات، نەزانی کۆمەڵە کەس دات کە هەمیشە کارەکانی ئەوە بە ناڕەکوپێکی ئەنجام داوە. جگە لە کرێنشینی پەیکەرەکەی مەولەوی شاعیر لە هەڵەبجە کە لەسەر بودجەی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی دروست کراوە، بەشێک لە هونەرمەندان و شاعیران دەڵێن پێشێنانی ئەو پەیکەرە بۆ هەڵەبجە و ناونانی بە ناوی مەولەویەوە ماوەی چەند ساڵێک لە سنووری پارێزگای سلێمانی هەمان پەیکەر بە ناوی شاعیرێکی ترەوە دانراوە. بەڕاستی هەست دەکەی ئەم پەیکەرە پەیکەرێکە لە ڕووی هونەریەوە زۆر لاوازە، حتا ناچێتە زاکیرەی ئێمە کە مەولەویمان لەو شکرا خەیاڵاتەی خۆیان لا ئاشنا بووە. من چەند جارێک بەو گوزەرات تێپەڕیوم هەستم نەکردووە بە بەردەم پەیکەری شاعیرێکی وەکو مەولەویا گوزەرەکەم. شاعیرێکی هەڵەبجە دەڵێت ئەگەر مەولەوی شاعیر ئێستا بیزانەیە پەیکەرەکەی کرێنشینە، ئەوا دەیوت هەرچی ئەکۆشم هەر دەست بەتاڵم، هیچ کەسێک نییە دەست باتە باڵم. خوا پێم بڵێن من چارەم چییە؟ کرێنشینم و هیچ شوێنم نییە. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.